جەماعەت ئەگەر بەستانەکەن کێشەی پێ ئاگادارکەیتەوە ناقێنە بەڵێ ڕاستە ئەوە ڕاست بەڵێ ڕاست ڕاستە سەر بۆ وەزارەتی ئەوقاف و بەڵاقیتم و چەشیانەیەدا یانبەستەکانە خۆش بێ و زۆر زۆر سوپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون هیوادارم هەمومان ئازاد بین چون بەتەواوەتی ڕەوایەتی پێنج باوکوبرای ئێمە کە لە مزگەوت هاتەوە ئەڵێ نابێت بۆ یەک گرینگە پێش ئەوە بگاتە جەماع ئێمە شاری جدی بکەین شتێکی لەو بابەتە ئەگەر خۆشتێکی باشە ئێمە پێمان وایە ئەمە قسەیەکی تێپەڕ نییە ئەکرێ ئەمە سیاست و استراتیجێکی نوێ بێ پەیڕۆ بکرێ لە بەرامبەر بە ژنان بۆ خەڵکێک کە زەمینەیان بۆ ڕخساوە لە نێوان ئەم یەکێتیوە ئەم ئەنجومەنی باڵای فتوایە بۆ ئەوەی جۆرێک لە دژایەتی کردنی مافەکانی مرۆڤ و بەرەو پێشچوونی مافەکانی ژنان لە ڕووی یاسایی و بەرجەستەکردنی تەنان لە ناوەندەکانی بڕیار و دەسەڵاتیش لە هەرێمی کوردستان بەرەو پاش ببن بۆیە بەبێ خوێندنەوەی مەترسی بۆ ئەم بابەتە ناتوانین بە تایبەت جگەلەوەی کە ئەم هەنگاوە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە لە ئێستا ئێمە مەترسیمان هەیە لە ماوەی داهاتوو ئەم بابەتە پەل بکێشێ بۆ دۆسیەی تریش ینی فتوای تریش بدرێ لەوانێ بگاتە سەر ئەوەی بڵێ ژن لە سووڕی مانگانە نابێت لە شوێنێکی دیاری کراو بێ ینی پەل بکێشێ بۆ بابەتی زۆر دیاری کراوتر و ئەمە بڕۆ بچێتە ناو ئەو ژمارە مزگەوت و ناوەندە ئاینیانی کە لە هەرێمی کوردستان هەن و ئێمە پێمانوانە بێمە کاریگەرین یە لەسەر خەڵکێ لە هەرێمی کوردستان لەوانەیە سبەینێ ئێمە دەست لە هەنێک تەکسی ڕابگرین پیاوەکان بۆ ئێمە ڕای نەگرن خۆی لە ویژدانی خۆی لە بیری خۆی پێی وابێ ئەبێ پابند بێ بە مامەڵەکردن لەگەڵ ئەم فتوای ژنان بێتەوە ژنێک ناتوانێت میتوانی پێیان بچێتە ناو حرمی سیارەکەی ئەوانەوە ئەمە بە ئیهانە بۆ خۆیان تێبگەن زۆر زۆر گرنگە کە ئەوان لەگەڵ کۆمارە بینی نەسەر خەت بۆ ئەم مەسەلەیە وەکوتر بەڵێ ئێمە بێت دەمڕێتەوە و ژنان چکە مەدێکی دینی لەسەر تاسەریانە بەڕێگاوەیە و لە هەوڵی ئەوەیە زیاتر ژنان تەحجینکەن و بیانکەنەوە کونجی ژوورەوە یعنی ئێمە من هەمیشە وتومە گرنگ نییە کە تۆ کۆتایەکت هەبێ بۆ پەرلەمان یا بۆ حکوومەت ئەمە دەلالەت لە یەکسانی ژن و پیا و ناکە دەلالەت لە پێشکەوتن ناکە ئێمە بێ لە خوارەوە ئیشکی ڕاستە گرنگە تۆ لە ئەنجومەنی وەزیرانە نوێنەرێک کتێبێ یا ژنێکە بێ لەوێ بەڵام ئەمە زیاتر شتریە ئێمە لە خوارەوە ئەبێ ئیشکی ئەوقاف نییە یان مزگەوتێکی کە بەڵام ئەوەی بە عام مزگەوتەکانی کە سەر بە ئەوقافن ناتوانێت سیاری خۆیانیان هەیە ئیسینادکردن لە سەردەرکردنی ئەم فتوایە لەسەر چی بووە؟ قابلە منەظەماتی ئەجنەبی چ بێت و بێت یان فتوایەک دەرکە لەبەر ژنەکانی ئێمە با سکیوریتیان پارێزراو بێت؟ بەڵێ